دەستەی گەشتوگوزاری هەرێم ئامادەکاری دەکات بۆ پێشوازیکردن لەو گەشتیارانەی کە سەردانی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان دەکەن. وتەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستانیش ڕای دەگەنێت بۆ جەژنی قوربانی ئەمساڵ پێشبینی زیادبوونی ڕێژەی هاتنی گەشتیار دەکرێت بۆ ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بەراورد بە ساڵی ڕابردوو. دەستەی گەشت و گوزار وەکو هەموو یادەکان و بۆنەکان ئامادەکاری خۆی دەکات بۆ پێشوازیکردن لە گەشتیاران لەم جێژنەش ئامادەکاری کردووە و کۆبوونەوەی لەگەڵ بەڕێوەبەرانی گەشت و گوزار کردووە لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ڕای سپاردوونە بۆ ئەوەی لە شوێنە گەشتیارەکان پێشوازی لە گەشتیاران بکەن و بە دوواداچوونی بکەن لە سەر شوێنە گەشتیارەکان و هەروەها لە ئاستی خواستی گەشتیاران دابن و گەشتیاران ڕازی بکەن و لەگەر کردی تایبەتیش کۆبوونەوە کرایە بۆ ئەوەی کردی تایبەتیش لە پێشوازیکردنی گەشتیاران دابێت و بە شێوازێک بە تایبەتی لە ڕوویدا بوونەریت و پێشوازیکردنەوە لە ئاستەیەک دابێت کە گەشتیار ڕازی بکرێت و هەروەها مارکێتینگی زیاتر بکرێت بۆ ناساندنی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لە ناوبەینی کەرتی گەشتی گوزار و دەستەی گشتی گەشت و گوزار و کەرتی تایبەت بە تایبەتی ئوتێل و موتێلەکان و ڕستۆرانتەکان. لە جەژنی ساڵی ڕابردوو 213,000 گەشتیار هاتبوو. ئێستا چاوەڕێ دەکەین ژمارەکە زۆر لەمە زیاتر بێت. دەستەی گەشت و گوزاری هەرێم بۆ کار ئاسانکردن بۆ ئەو گەشتیارانەی کە لە ڕێگەی بازگەکان و سەردانی هەرێم دەکەن چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و ئاسایش ئەنجام داوە. کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکانیش چەندین ڕێنماییان بۆ هوتێل و مۆتێل و چێشتخانەکان دیاری کردووە بۆ ئەوەی بە جۆرێک مامەڵە لەگەڵ گەشتیارەکان بکەن کە هیچ کەسێک لە کوردستان نەتۆرێت. هەردەم لەگەر دەستەی گشتی و لەگە بەڕێوەبەرایەتی گشتی لەگەر لجنەکانی پشکنین و پۆلین کە ئاگداریان دەکەینەوە بۆ کردنی دەورات لە بۆ خاستن لە بۆ خاوەن ئەوانەی کە کار دەکەن لە خاوەن وتێل و چێشتخانەکان بۆ ڕێگای تەعاملکردن لەگەر گەشتیاران کە بتوان بە شێوازێک بێتن کە گەشتیار جارێکتر بتوانانی سەردانی ئەو شوێنانە بکاتەوە بە ڕووخۆشی و پێشوازیکردن لە ئێمە لە هەولێر زیاتر لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 350 هوتێل و متێل و چێشتخانە و شوێنی گەشتیاریمانەیە زایدەن نزیکەی 42 گوندی گەشتیاری کەوانە شوێنە گەشتیاریەکان ئەوانە بە هەماهەنگی لەگەر کارژێڕی شوێنەکان و ئاگدارین کە هەموو خۆی ئامادە کردێ بۆ پێشوازیکردن لە گەشتیاران. هەرچەندە دابەزینی تومەنی ئێرانی وەرگرتنی ڕسومات لە هاوڵاتیانی ئێرانی لەلایەن بازگەکانی ئێرانەوە ڕێژەی گەشتیاری ئێرانی بۆ هەرێمی کوردستان کەم کردوتەوە بەڵام پێشبینی دەکرێت بەکردنەوەی ڕێگای هەولێر کەرکووک گەشتیاری عارەب زیاد بکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.